برانی دەوڵەت مادەکانی 229 حاڵەتمان هەبووە، دەسوەردان لە کاروباری دادگا 25 حاڵەتمان هەبووە، تاوانی دژ بە ئاین 1 حاڵەتمان هەبووە، تاوانی سەرخۆشی 4 حاڵەتمان هەبووە، سوالکردن 2 حاڵەتمان هەبووە، زەوتکردنی بەڵگە و سامان 2 حاڵەتمان هەبووە، تاوانی پابەندەبوون بەکارەوە بەبێ مادەی 364 1 حاڵەتمان هەبووە، تاوانەکانی ئاگر و تەقەمەنی 11 حاڵەتمان هەبووە، تاوانی پەیوەندیدار بە خێزان 3 حاڵەتمان هەبووە، پێشێرکردنی شوێنی حەوانەوەی کەسێکی تر بەپێی مادەی 428 و 429 4 حاڵەتمان هەبووە، زانیاری و بەهاڵەبردننی دادگا 2 حاڵەتمان هەبووە. خۆناساندن بە سیفەی کەسێکی تر 1 حاڵەتمان هەبووە، ساختەکاری پارە و سەنەدات 1 حاڵەتمان هەبووە، زینی سامان و ژێردەستەکردن ئیختیلاز 1 حاڵەتمان هەبووە، شاردنەوەی کەلوپەلی دزرا و 20 حاڵەتمان هەبووە، تاوانی تێکدانی عقارات و گواستنەوەی سنوور 30 حاڵەتمان هەبووە، تاوانی پەرسانەوە 2 حاڵەتمان هەبووە، سەرپێچی پەیوەندیدار بە مڵک و پارە 1 حاڵەتمان هەبووە، یاسای پاسپۆرت 3 حاڵەتمان هەبووە، هاوسەرگیری لە دەرەوەی دادگا دەی فەقەرە 5 دەباری کەسایەتی 37 حاڵەتمان هەبووە، مادەی 29 نەوجەوانان 5 حاڵەتمان هەبووە، 5 حاڵەتی ترمان هەبوو بۆی ڕاوکردن، 24 مانەوە 6 حاڵەتمان هەبووە، 10 مانەوە 2 حاڵەتمان هەبووە، 4 مانەوە 2 حاڵەتمان هەبووە، پێخوڕینی ئۆتۆمبیل بەبێ مۆڵەت 3 حاڵەتمان هەبووە، 21 فەقەرە 2 یانی پێدانی ئۆتۆمبیل بەو کەسانەی کە مۆڵەت یان نێو لێ ئەخوڕن 3 حاڵەتمان هەبووە، پێوەدانی مار 2 حاڵەتمان هەبووە، 23 باری کەسێتی 1 حاڵەتمان هەبووە، 53 باری کەسێتی 2 حاڵەتمان هەبووە، مادەی 37 بەرگەی 2 ئەحوالی شەخسی 1 حاڵەتمان هەبووە، بڕیاری ژمارە 5 پەرلەمان 19 حاڵەتمان هەبووە، ئەو مادانی تریشی کە بێ بەندی یاساین 804 مادەمان هەبووە، سوتانی ئۆتۆمبیل 1 حاڵەتمان هەبووە، بەرگەی نوێی بڕیاری 548 کە ئەمە تایبەتە بە زیادەڕۆیی 47 حاڵەتمان هەبووە، دەستدرێژیکردنە سەر کارمەندانی هاتوچۆ 3 حاڵەتمان هەبووە و ئەوانەی ترەمێنێتەوە تاوانی جۆراوجۆرن بیاوە. ئەمەوێ ئامارێکتان سەبارەت بە ژنان پێڕابگەێنم، بۆ سوتاندن و مردنی ژنان 5 حاڵەتمان هەبووە لە سنووری پارێزگای هەڵەبجە شەید، توندوتیژی دژی ژنان 65 حاڵەتمان هەبووە، توندوتیژی خێزانیش کە ئەمە پیاوان و کە سوکاری ژنەکان ئەگرێتەوە 105 حاڵەتمان هەبووە. کۆی گشتی ئەو کێشانەی کە تۆمار کراوە لە ساڵی 2014 2378 کێشە بووە، بەڵام کۆی گشتی ئەو کێشانەی کە تۆمار کراوە لە ساڵی 2015 1992 کێشە بووە، کەواتە بەپێ ئامارێک کە لە بەردەستی ئێمایە ئەو تاوانانەی لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕووی داوان ڕووی لە کەمی کردووە، تەنها 1-2 حاڵەتمان هەیە کە زیادی کردووە. کۆی ئەو کەسانی کە ڕاگیراون لە ماوەی ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای هەڵەبجە شەید 410 پیاو ڕاگیراوە بە تۆمەتی جۆراوجۆر، 8 ژن ڕاگیراوە بە تۆمەتی جۆراوجۆر و 76 نەوجوان ڕاگیراوە بە تۆمەتی جۆراوجۆر. ئەمێ لە ڕێگەی بەڕێستانەوە سوپاسی بەڕێز پارێزگاری هەڵەبجە شەید و